دیارنەمانی تەڵاڵ ئەحمەد فەتحی لە کاتژمێر 8 شەو لە بەرواری 2/7/2017 بوو لە نزیک گوندی شەمامەر لە ناحیەی گوێر. هەر کاتێک کەسێک شوێنەواری نەمێنێتەوە کەواتە چەند ڕۆژێک پێش لە دیارنەمانی زانیاریەکانیش لەگەڵ خۆی ون دەبن. بەڵام لەوانەیە لەو شوێنەی کە کۆتاجار بینرابێت بتوانین هەندێک زانیاری وەربگرین کە چی لێ بەسەر هاتووە. مشکلێ نەبوو لە ناو گوندی واجهەیە برێن ئەو گوندەکە هەندێکی عارەبە هەندێکی کووردە سەیدەکانەمە لێرەینا کە واجهێ مەیە یعنی با گەورەی مەیە برێن لە بۆ تازیەک لە بۆ مشکلەکی لە بۆ هەموو شتێکی ئەو لە پێش هەمومان یعنی لە مەکتەبێ هەموو ڕۆژێ دێتە کنەمە دێرە خوێندیتم دەرێم خوێندیتم باسمە لە گەرمە دەکا قسەی لەگەمە گەلە باشە. لە منداڵی هەر عەمەلاتی ئیشمان دەکرد شنەیەمان دەکرد پێکەوە یعنی حتا ژینی هینە. ئێمە بەبێ جیاوازی کار بۆ هەموو کەسێک دەکەین چونکە هەر کەسێک کە بێتە سنووری شاری هەولێر لە لای ئێمە هاوڵاتیەکە و ئەمنیەت و ئارامی ئەو هاوڵاتیش لەسەر شانی ئێمەیە. ئەگەر چی تەلال دەیویست لە ڕێگەی بەخێوکردنی ئاژەڵ و کڕین و فرۆشتن پیانەوە ماڵ و منداڵەکەی لەم حاڵ و گوزەرانە نەجات بدات بەڵام ئەم کارەی وای لێ کرد بێسۆراغ ببێت. ئەم جارەیان و لە بەرنامەی بێسۆراغ و لە ناحی گوێرەوە چیرۆکی ونبوونی شوانێکتان بۆ دەگێڕینەوە لەگەڵمان نابن. وایان دانابوو لە دوای هێنانی گامێشەکان لە مووسڵەوە بێتەوە بۆ ماڵ و لەگەڵ منداڵەکانی نانی ئێوارە بخۆن. بەڵام لە کاتی دەرچوونی لە سنووری دەسەڵاتی هێزە عێراقیەکان لە ناحیەی گوێر ئیتر لەو کاتەوە بە بێسۆراخی ماوەتەوە. تەڵاڵ ئەحمەد فەتحی بەڕگەز عەرەبە و لە دایکبووی ساڵی 1974 گوندی شەمامر لە ناحیەی گوێر سەر بە قەزای مەخموری پارێزگای مووسڵە. خاوەنی دە منداڵە کە حەوتیان کچن و سیەک و ڕیشی هەیە. باوکی تەڵاڵ خاوەنی دووژن بووە بۆیە تەڵاڵ 8 برا و 9 خوشکی هەیە. وەک خێزانەکەی باسی لێوە دەکەن ئەم پیاوە لە نێو گوندەکەیان و لە نێو بنەماڵەکەیان وەک ڕیشسپی و پیاوماقوڵ وابووە و چووە بەدەم چارەسەرکردنی سەرجەم کێشە و گرفتەکانی نێو گوندەکەیان و بنەماڵەکەشیان. لە بۆ تازیەک لە بۆ مشکلەکی لە بۆ هەموو شتێکی ئەو لە پێش هەمومان یعنی هەری شەکمان هەبیتین ئەو ئیشەکەمان لۆ دەکاتن نەک ئەمە ئیشەکەی لۆ دەکەین یعنی کابرایەکی دیار بوو یعنی بزر نەبوو یعنی ڕدێنە سپێمە بوو ڕاستی یعنی هەر تازیەک هەر مشکلەکمان هەبوو یعنی ئیشێ دنیایەتیە ئەو ڕدێن سپێمە بوو ڕاستی. والله مشکلی نەبوو لەگە گوندی ئەمە لەگە گوندی بەنسبەتەوە وا پێر ئەمە لە فەرقمان نییانەکە و کوردەوە عارەبە ئەو شتانەیە ئەو شتەما لە بینی نیە ئەمە 4 براینە
و نۆ خوشک باوکت چەند ژنیە ناوە؟ 2 ژنی هەیە. ئەم خوشک و برانە کە هەمووتان بەیەکۆ بوون کێشە و مشکلەتان نەبوو؟ نانیتمە. هەردوو دایکەکەتان ماوە؟ هەردوو مایە. باشە ئەو مناڵانی یاخود بڵێ و خوشک و برانی کە لە دایکە ئەسڵەکەی خۆت بوون تەعامل و شتان چۆن بوو لەگەڵ تەلالە چۆن بوون؟ واللهی هەمومان یعنی لەگە تەلال یعنی ئەگەر تەمەشا دەکە ئەمە نیتمان بەخۆیش نیتی هەندە جار ینی معاش و چشتمان نیە بەڕاستی یعنی ئەگەر بچی قەر بکاتن لێ ناگەڕێ ئەمە محتاج بین. برای گەورەتانە؟ نە 2 برام لە تەلال گەورەترم 2 برام هەیە لە تەلال. چۆن بوو لەگەڵ ئێوە؟ زۆر باشە زۆر باشە لەگە برایەکانم لەگە خوشکەکانم باشتر لە هەمومان. ئەم گەورەتر لەوەی بەس شەرمێ دەکەم قسەی لەگە بکەم گەلە باشە گەلە هیچ گەلە باش بوون ئەمە 5 خوشکن ڕۆژێ جێژنە لە عارەفاتی هەموو بە قەمەرە ئەمەی خڕ دەکە ئەو حەوشە پڕ مار مندار دەبێت هەندە جارە دەرێم نایم حەوشەکەت پڕ مندار دەرێ ئەدی ئەنگۆ خوشکم و داکەم کۆ ئەم نایم دوم بۆ گەلە باش لە ماڵەوە ئەم وەکو برا گەورەتان مامەڵەیە کرد چۆن؟ لە ماری خۆی؟ لە ماڵ یعنی لە بینی ئێوە لەمەوی خوشک و برادرە هیچ وەچی وێنی ئەبد گەلە باشە گەلە وەچی گۆتی ئەوەندا بە مشکلە دێن زیز دەبێت و دەزانێت چی عایلەت شێ دەبێت دوومە شەوێ دێتە دوومە ئەمە 5 خوشکە. کوڕێ من لە منداڵێ من هەموو باشترە خدا دەزانی لە هەمویان باشترە هێشتانم بریش کەچی نەکوشتیە بەقەدر ئەوە خوا دەزان باشە زۆر باشە لەگەڵی لەگەڵ خوشکەکانم لە من. تەڵاڵ لە دوای گەورەبوونی لە گوندەکەی خۆیان لە ساڵی 1986 حکوومەتی بەعەز بڕیاری چۆڵکردنی گوندەکەیانی دەرکردو. ئیتر عەرەبەکانی ئەم گوندە بەرەو مووسڵ ڕایگوێزران و کوردەکانیش بەرەو هەولێر. باوکی ئەم پیاوە لە گوندەکانی شاری مووسڵ سەرقاڵی بەخێوکردنی ئاژەڵ و کشت و کاڵکردن بوو تا ساڵی 1991 حکوومەتی بەعەز بڕیاری گەڕاندنەوەی گوندنشینەکانی دەرکرد. بۆیە باوک و خوشک و براکانی تەڵاڵ هاتنەوە بۆ گوندەکەیان بەڵام تەڵاڵ لە ساڵی 1993 لەگەڵ ئامۆزایەکی خۆی هاوسەرگیری کرد و دوای 2 ساڵ لە هاوسەرگیریەکەی گەڕایەوە نێو گوندەکەی خۆیان و دەستی بەکارکردن کرد. کاری تەڵاڵ ئاژەڵداری و کڕین و فرۆشتنی وڵاخ و گامێش و ئاژەڵ بوو. ئەمەش لە پاڵ کاری کشت و کاڵکردن هەر لەم گوندەدا. ئیشە فەلاحەتی دەکاتن ئەمە هەر لەو گوندەی دانیشتینە دەشتێنە دەشتش هەر دەبی ئەوی شانە بکە یان فەلاحە یان حەیوانە شوانی خۆی چوە لای حیوان لە دەشتی؟ بخۆی هەر چێر ماڕاگرتیە و مەڕما ڕاگرتیە و فەلاحەتی دەکەین و شیناوێتی دەکەین ئیشێ دەشتێ ینی.
بەردەوامبوونی تەڵاڵ لە کارەکەی لە ساڵی 1995 لە گوندی شەمامەر وای لێکرد ببێتە کەسێکی ناسراو لای قەسابەکانی مووسڵ و تەنانەت ئاژەڵدار و قەسابەکانی هەولێریش. بۆیە ئەم پیاوە سەرمایەیەکی زۆری کۆکردەوە و دەستیشی کرد بە کڕین و فرۆشتنی زەویە کشت و کاڵیەکان لە سنووری ناحیەی گوێر و قەزای مەخمور. بەڵام کاری سەرەکی ئاژەڵداری بوو. ئەمە هەر لەوێن دەرێمە تەلا لەوێن دەرێ لە ئەبزەردەما بوو بابم ئامۆزایەکانم هاتنە ئێرە بەس تەلال و ئەمن و داکم ماینە لەوێن دەرێ حتا 95 تقریبان 95 ئەز ئەمەش هاتی لە ئەبزەردە بابم گوتی وەرنە ئێرە ئەمەش هاتین لە جەماعەت ئێمە لێرە بوو هەمومان 95 ئەو هابوو ئەمە هاتینە ئێرە وەڵ هەر فەلاحەتی هیچ نییە ئەو خانیەی خۆیتی و وەزعی چۆن بوو کە فەلاحەتی ئیشی حیوانداری وانەیە واللهی پێشی ئیشی قەسابی دەستی بە ئیشی برێن مەڕی دەینی و چێری دەینی دەفرۆشی دەکرد وەزعمان باش بوو هەر تەلا لەوەیە کرد ئەمە پێکەوە یعنی یەک حال وەزعمان زۆر باش بوو ینی سیارەکمان هەیە و چێلمان هەیە و ئاردمان هەیە بەس کڕین و فرۆشتنتانە کرد بە چێلەوە ئەوە دەکڕی لە مێژە ئیشی لە هەموو جێ لە هەولێری دەیباتە مووسڵێ لە مووسڵێ دێنتە هەولێری ینی قەدیم و هەلعان ئیشێ دەکات هەر لە منتەقەی ئیشێ قەسابەتی دەکات دوای هەندێک ماوەک ئیشی ئاردان دەکاتن ئاردێ عەقاری برین ئاردێ دەیکڕی و دەیفرۆشت و معاملەی دەکرد یانی دانەنیشت وە چیمەنیە بێ ئەمە هەندە جار مەسیشی ناوی دەکەینان ئەو چتانێک دادەنیشن ئەو دانانیشیتن کاسب بوویان هەموو شەشی دەکاتن وەزعی مادی چۆن بوو پارەی بەدەستەوە بوو ئەم شتانەیە کرد پارەی هەبوو وەڵڵا نارەمێت و پارەی نەبوو بەران مستەمە معاملەی دەکرێت ئەوی معاملەش دەکاتن باشتێ لێ نازانی کا لەگەت چێ و لەگەت چێنی معاملەی ئاردان دەکاتن معاملەی قەسابەتی دەکاتن یعنی ئاستێمە لێ نازانێت بزەبت لەگەت چێ دەکە و لەگەت چێ ناکات هەر دەبینین عالم هات سووی دەکاتن و دێتەوە ماری ئەو دەستەوە ماران ئەوە ئیشێ دەکە قەسابی عارد و ماردە دەفرۆشی دەکڕێ لەگە عارب لەگە کوردەواری لەگە عارب نە لە دوای ڕووخانی باس و هاتنی داعش لە مووسڵ ئەم پیاوە بە کار و کاسبیەکەی خۆیەوە مەشغوڵ بوو بەڵام زۆر جار لەسەر کارەکەی تووشی کێشە دەبوویەوە چونکە گوندەکەیان لە نێوان دەسەڵاتی داعش و هێزەکانی پێشمەرگەدا بوو. دوای نەمانی داعشیش کاری تەڵاڵ هێنانی گامێش بوو لە مووسڵەوە بۆ شاری هەولێر بەڵام ئەوەش تووشی کێشەی زۆری کرد بۆیە سەرمایەیەکی زۆری لەو نێوەندەدا لە دەستدا ئەمە جگەلەوەی هەندێک چەکدار زەویەکی زۆری کشت و کاڵیان لێ زەوت کرد. پارەی هەیە ئەری وەڵڵا یعنی زۆر پارەی هەیە بەس فەجئەک بوو ئیشەکە نازان چیلی هات نازانم با من دێمەکەنی زۆر دێمەکەنی پارە عالەمی بە ئەگات لە خۆت بزر دەبی ئەوە یان پارێ مشاکل هەموو بە پارەیە دەیگۆ هیچ خەمت نەبی پارەم هەیە لەکرد خەلکی وەگرم دەدەمە عالەمی هەر لە دووی ئەمن یعنی هەر لە دووی هەموو ڕۆژە شەوێ دێمەکەنی یان بە ڕۆژ دەیبینم دێمەکەنی تەلال ئاگات لە خۆت کورە بزر دەبی دەیگۆ هیچ خەمت نەبی ئەم ئەوەی کە ویست و بیژێڕیتەوە بۆم جێڕەوەی چی لێ جەماعەتێک هاتن بۆ ئێرە فەجئەک بوو جەماعەتێک هاتە لێرە بردیان سبیانە بوو ساعت هەفت هەشت سبیانی ئەوها لێرە بردیان خانیان تەوق کرد ئەوە دانیشتێ لێ لە قورفە بردیان چەکدار بوون
وڵە لەوانەیە 15 نەفەر 14 نەفەر وڵە ئەمن نایەن ناسم ناوەڵە چکە من تێکەلی ئەو ئیشان ناکەم. گوندی شەمامەر هەر لە دێر زەمانەوە هەردوو نەتەوەی کورد و عەرەبی تێدا دەژیان و عەرەبەکانی ئەم گوندەش سەرجەمیان کەس و کاری تەڵاڵن. وەک گوندنشینەکانیش باسی لێوە دەکەن، تەڵاڵ هیچ کێشەیەکی لەگەڵ کەس نەبووە و تەنانەت دۆستایەتی و هاتوچۆی زۆریشی هەبووە لەگەڵ گوندنشینە کوردەکان و زمانی کوردیشی بەباشی زانیوە. يعني بخۆی تەلال بەنسبەتی شەمامەل يعني عاربەکان برێم ئەمە هەموو ئامۆزای بێگانەمان نییە عاربەی ئێرە شەمامەل يعني بەخۆی وەچی واجهەی گوندیە يعني ئەگەر مشکلێک تازیەک هەر شتێکی بی تەلالە يعني لەو منتەقەی يعني هەموو شتێکی تەلال يعني ناسیاری زۆر هەیە لە شمال لە کوردستان لە مووسڵێ لە ڕاستی گوندە بەرێ يعني وەچی گوتی ڕدیان سپی گوندیە يعني تەلالە لە پاش بابم تەلال. تەڵاڵ لە پاڵ دروستبوونی چەندین کێشە بۆی، بەڵام هیچ کار و کاسبیەکی تری نەبوو. بۆیە هەر بەردەوام بوو لە کڕین و فرۆشتن بە ئاژەڵ و ڕەشەوڵاخ و گامێشەوە. ڕۆژی 2 ساڵی 2017 چوو بۆ مووسڵ تا گامێش بهێنێت و بیبات بۆ شاری هەولێر. بەڵام لەگەڵ دەرچوونی لە سنووری دەسەڵاتی هێزە عێراقیەکان لە سنووری ناحیەی گوێر، تەڵاڵ لە کاتژمێر 8 شەو پەیوەندیەکی تەلەفۆنی دەکات بە کوڕە ئامۆزاکێوە و پێی دەڵێت ئەوە من گیرام. ئیتر دوای ئەو پەیوەندیە تەلەفۆنیە، تەڵاڵ مۆبایلەکەشی داخرا و
تا ئێستاش بەبێ سۆراخی ماوەتەوە. والله زانیمان ئەوە تقریبان ساڵە کوونی تەلیفۆنێک کردیتی برای منە لە مووسڵێ مالێ بابم تەلیفۆنی لەوانی کردیە گوتی واللهی ئەمن گیرامە والله پاشێ عیشا ئەوها ئەو جا ئەمە حتا سەعات 12 لە مازانی ئەمە دوایە گوتی ڕاست تەلیفۆنەکەی یعنی قەپات بوو ئەوە یەکسەر چوو بۆ مووسڵ گامێشی هیناو هات لە زێگ وێر پێ دەرێن ئاوە پێشمەرگە لێرە شرتەی عراقی لێرە ئاوەکە لە بینی هەردووچیان 2007 گامێشینە کابرا گوتی نانی خوارد لەکنە من گوتی چایە لە دەستی بوو گۆپال لە دەستی چەند گامێشە بوون؟ وەڵام چینە 16 گامێش گوتی چایەمان خوارد گوتی تەڵال گوتی وەرە لەگە من لە بە ئاوەیە حتا ئاوا دەبی گوتی ئەوزە ئەمن گەڕامەوە کێ بوون ئەو دوو نەفەرە؟ عاربن خەلکی برێ مووسڵ ناسیت؟ ئادیان ناسم هەردووشیان شکایەتم لێ کرد گیران تەڵال تەلیفۆن ئامۆزایمنی کرد ئامۆزام لە مووسڵیە گوتی کورە ئەمن وا گیرام نەیوت لەکوێ؟ نەیگۆ گوتی ئەوەندە بوو گوتی تەلال لە چێن دەرێ گیرای ئەتوو گوتی موبایلی دایخست گوتی ئەوەندە تەلیفۆنمان کرد هیچ ئەوەندە بوو گوتی کورە ئەمن وا گیرام ها تەلال ڕۆی وەڵە ئامۆزایەکەم تەلیفۆن لۆم نێ کرد ساعت 11 شەوێ گوتی کەی بوو کە تەلەفۆنەکەی کرد بۆ ئامۆزات ڕۆژی 2 هەفت باشە زانم 2 هەفت بەس ساعات چەند بوو؟ ساعت 11 شەوی تەلیفۆن بۆم نی کرد 11 شەو گوتی نووستی گوت تەلەفۆنی بۆ ئامۆزاکەت کرد مەقریبێ مەغریبی 11 شەو تەلەفۆنی کرد ساعت 11 تەلیفۆن لۆم نی کرد گوتی ئەوەندە تەلیفۆن لۆ تو دەکەم هەر لە دەرەوەی گوتم وەڵڵا نازانم لە مارێ بایلی گوتی کورە تەلال گوتی ئەمن گیرام گوتم کو گوتی وەڵڵاهی ئەو هاجیم لێ بووە تەلیفۆن لۆم نی کرد گوتی کورە ئەمن گیرام تەلیفۆنی دایخست دوایەوەی چووینە ماڵی کاکتەڵاڵ چیرۆکی ونبوونی لە زاری کە سوکارەکەی گوێبیستی بوون و چیرۆکی ژیانی کاکتەڵاڵ گوێمان لێبوو لە زاری کە سوکارەکەی و منداڵەکانی و چۆنێتی گەڕان بە دوای ئەو پیاوە لەلایەن برا و دایک و خێزانەکەیەوە کە ماوەی نزیکەی ساڵ و نیوەکە ون بوو و بە دوایە دەگەڕێن لە زیندانیەکانی هەرێم لە زیندانیەکانی عێراق لە مووسڵ و لە زۆر شوێن وەک خۆیان باسی ئەن لێوە کرد گەڕان بە دوایە بەڵام تاکو ئێستا هیچ سەر و سۆراغێکیان نەبووە هەرچەندە گوندەکەی ئەوان شەمامەر کە سەر بە ناحەی گوێرەوە سەر بە قەزای مەخمور و دواتریش سەر بە پارێزگای مووسڵە بەڵام سنووری گوندەکەی ئەوان لە سنووری دەسەڵاتی حکوومەتی هەرێمی کوردستانەیە بۆیە خێزانەکەیشی لە پۆلیسی هەولێر سکاڵایشیان تۆمار کردووە بۆ ئەوەی بگەڕن بە دوایە تاکو بزانن سەر و سۆراغی کاکتەڵال لەکوێیە بۆ ئێمە دەچینە لای پۆلیسی هەولێر بزانین زانیاری زیاترمان بداتێت لەسەر کاکتەڵال ئەوان چۆن دەتوانن سۆراغی بکەن چۆن دەتوانن بگەڕن بە دوایە تاکو ئەو پیاوە بۆ خێزانە بدۆزنەوە کە ماوەی نزیکەی ساڵ و نیوەکە ون بووە بۆیە ئێمە بچین لای پۆلیسی هەولێر.
بەڵام جاری وایە لە 24 کاتژمێر تێدەپەڕێ ئەوە پێویستی بە بەڕێز دادوەری لێکۆڵینەوە هەیە کە فەرمان بداتن کە وەکو بزربوویەک پاش 24 کاتژمێر ئێمە هەڵدەستین بە لێکۆڵینەوەکردن لە دوای 24 کاتژمێرە بە کەسێکی بزربوو لە هەژمار دەکرێت دوای ئەوەی کە بڕیاری بەرزدادوەری لێکۆڵینەوە وەردەگیرێ و بەڕێزدادوەری لێکۆڵینەوە فەرمان دەکاتن کەوا لە هەموو دەستگاکانی ڕاگەیاندن بڵاو بکرێتەوە ئێمەش هەڵدەستین بە بڵاوکردنەوەی ئەو حاڵەتە و دوای ئەوەی کە ئێمە بە دوواداچوون و هەروە لێکۆڵینەوەی خۆشمان لە سەریان دەکەین بۆ نمونە هەر حاڵەتێکی مەسەن لە دەستپێکی بزربوونی یان هاتنە دەرەوەی ئەو کەسە لە کامیرەکانی چاودێری لە شوێنانەی کەەوە یا ئەو خەڵکانەی کە شاهێد نوبینیویتیان لە شوێنێک یان پەیوەندی کردووە سەردانی بە شوێنێک کردووە یان ژمارە مۆبایلەکەی لەگەڵ چێ قسەی کردووە کۆتا قسەی ئەوانە هەموو دەبێتە بەڵگێکەوە ئێمە بتوانین بەدەستی بینین وەزانیاری کۆ بکەینەوە تاکو بتوانین شوناسنامە و یان شوێن کەوتوی ئەو کەسانە بدرێت. لە دوای ونبوونی براو خێزانەکەی بەردەوام هەموو ڕۆژێک تەلەفۆنیان بۆ تەڵاڵ دەکرد بەڵام تەلەفۆنەکەی هەر داخرا بوو. ئەوە بوو دوای 18 ڕۆژ لە دیارنەمانی براکەی 3 جار پەیوەندی کرد کەچی ژمارەکەی تەڵاڵ جەڕەسی بۆ دەڕۆیشت بەڵام کەس وەڵامی پەیوەندیەکەی نەدەدایەوە. دواتر تەلەفۆنەکەی تەڵاڵ داخرا. بەس یەک ڕۆژ تەلفۆنم کرد تەلیفۆنی کرایتەوە یەک ڕۆژ چەندێ دوای ونبوونی 18 ڕۆژ تقریبان ئەوها 20 ڕۆژ بزر بووە پاش ئەو 18 ڕۆژە تەلیفۆنم کرد موبایلی کرایتەوە تەلیفۆن کرد 3 جار قەپات بووە موبایلی جەڕەسی بۆ ڕۆژ جەڕەسی 3 جار جەڕەسی لۆ ڕۆی کەس هەری نەگرت. چ موبایلێکی پێ بوو؟ ئەوەی گسکەکان سیمەکەی چی بوو؟ کۆڕەکە نەچوون بۆ کۆمپانیا ناوەڵە نەچ لە هیچ کوێشکایەتان نەکرد؟ والله لێرە برێم حکوومەتیم ئاگاردار کرد یعنی چوون گوتیان بگەڕێ لە چێن دەرەبێ ئەم گوتم ڕاستیە بەبێ ئەزنی حکوومەت ناتانم بسوڕێ سکاڵات کرد گوتم زەلامەکەمان گیرایە گوتیان کاکە بگەڕێ حکوومەتی عراقی نە لێرە کوردستان گوتیان بگەڕێ لە چێن دەرەبێ هیچ براتە و بزر بوو. ئەوان دەکە خەبەرەکە هاتەوە لەمە دوایە تەلیفۆنی دەکەن گەڕانەوە نی دوای چیتان پێتر؟ وەڵاهی دەگەڕێ لە هەولێرێ دەچنە مووسلێ ئەمن چوومە بەقدایێ مانجێ ئەو مانجێ دا ئەمن لە بەقدایە بوو 4 ڕۆژ لەوەن دەرێ لە حاسی بەم ئەوان دەمگەڕا 7 حاسی بەم لێدایە دەلێن نییە خەبارەکی دێتەوە لەومە دەلێن لە مووسلێ دەچن لە مووسلێ دەلێن نییە خەبارەکی دەلێ بەقدایە چوونەوە دەلێن نییە. لە دوای دیارنەمانی کەسوکارەکەی تەڵاڵ بەردەوام لە شاری مووسڵ و هەولێر و لای هێزە عێراقیەکان و پۆلیس و هێزەکانی ئاساییشی هەولێریش بە دوای دادەگەڕان تەنانەت لا مەیتخانەکانیش سەر و سۆراخی تەڵاڵیان دەکرد کەچی تا ئێستا تەڵاڵ بێسۆراخە و منداڵەکانیشی چاوەڕوانی هاتنەوەی باوکیانن. کوبتم بابم دیار نییە هەموو ڕۆژ وەچی کەسێک دێمانەکەنەمە دەرکەی دەیدەوە بزانم بابم بەس دەسمە دەرێ بابم نییە هەر چامان لە دەرکەیە.
گەورەترین حاسبە پێدرێن بە عربی حاسبە حوت یعنی گەورەترین حاسبە ناوی مالێدا نەبوو 4 سجن لە بەغدا ناوی نییە چوومە طب عەدلی لە مووسڵ گوتمان نەکو کوژرا بە یەکێک ئەوان قایمەیان هەیە گوتیان نییە. وەک خێزانەکەی باسی لێوە دەکەن تەڵاڵ لە دوای ونبوونی هەندێک لە فرۆشیارەکانی ئاژەڵ هاتوون و باسییان لەوە کردووە کە قەرزی ئاژەڵیان لای تەڵاڵە بەڵام لە پاڵ قەرزاریەکەشی ئەم پیاوە قەرزی زۆریشی لای خەڵک هەبووە چونکە بەشێک لە ئاژەڵدار و قەسابە کڕیارەکان بە قەرز ئاژەڵ و گامێش و ڕەشە وڵاخەکانیان لە تەڵاڵ کڕیوە. ئەوی خاڵم تەڵال برێن پارەی هەیە خۆ ئیشێ دەکاتن ئەمیش پارەی لای خەڵک پارەی لای خەڵکی هەبووە زۆرە چکو و مەڕی دای تا بەقەر حتا مەثلەن حتەم هاوینێ و بە 6 مانگان و 5 مانگان و گامێشی دایتە عالەمێ بەن ئەوی پارەی لە پارەی خارم لەکنوێ نایەتن بە هەندێک هەیە دەرێن ئەمە دێتەوە مارە دێرە کاک ئەوە مەثلەن پارەم لەکن سێت دەلالی هەیە نازانیەوە قەرزاری کێ بوو قەرزیشی لای کێ بوو نە ئەمە نازانین ڕاستی ئەو هەر مەعاملەی دەکاتن ئەمە نازانین بەڵام دەزانین پارە هەیە بێ پارە نییە برێ پارە هەیە بە نازای لەکن چێشە و چێنێ مەعاملەی دەکاتن. هەر وەک خێزانەکەی باسی لێوە دەکەن تەڵاڵ هیچ کێشەیەکی ئەمنی نەبووە تا گومانێکی لەسەر بێت و هێزە ئەمنیەکان دەستگیری بکەن و تا ئێستاش لە نێو زیندانیەکانی هەرێم و عێراق ئەم پیاوە هیچ هەواڵێکی نەبووە. وەڵێ یعنی هیچمان دەستمان شکاوە ڕاستی لەخوا ئەگەر خوا بە ئەمری خوا یعنی دێتن ئەمن دەم هەیە بەس مابی کوژرابی یعنی ئەگەر کوژرابی بەس مەیتەکەی ببینم هەم دلم مرتاح دەبی یعنی يعني بس دم هي بيبينم يعني حتى ما ندين بقرآن فكر مان يعني زور جار بخواي نايمة ماري لبداك يعني شو روج دقريه داك نازاني كوري اگر قرداره اگر مشكله هي نازاني اردري كوري خومه يعني حتى بقرآن زور جار دمقو بس ما قريه تازي شكهات تقو بدستي خوم نيه بقرآن معاش يهر دو مانك 200,000 بردقري داك تزار داك انا خوشه يعني عملياتي هي ناكا دستي دقري حتى خلاص داكا وديت ئێستا نزیکەی ساڵێک و 6 مانگە تەڵاڵ بێسۆراخە بەڵام دامنداڵەکەی و خێزانەکەی بەردەوام بەدەم گریانەوە چاوەڕێی دەکەن تا هەواڵی تەڵاڵیان بۆ بهێنێت و چاوەڕوانی و گریانەکەیان کۆتایی پێبێت. والله ناورين بشو دينا ودرين ناورين دترسين يعني او خاني ما حمو دار شكالة سربة والله جيهان قرديتي واخواتي دوي اما حاضرن
والله دەچنە دەرێ لە ئەو ماڵی با مالەکەی دەباتەوە ئەمە دەچنە دەرێ لە تەلال لۆمەی دەبینی چمان ناوێ واللهی خێری یعنی دەرێ مەرچە حەجی کردیتە لە ماڵی خۆتی ئەدی ئەمەدا ئەو چیژە دەڵێن بابەت لە چێن دەرێ دەرێ لە سجنە يعني وصالك كوني قال زورة هر خبرش لكريني لقرينيا بشام نايم بعمل لقرنيا خوشک و برا بچووەکان بلێتە پرسن باوکمان لەکوێیە كونا برسن هلا داك ما عنده برسي داري نازم نشين داري چين در دزان اگر خبري نية خواي يعني اگر تلالیان دیت لو بما تبريم دريم هر متسو عمره نستا عمره نستا حج لبا امن دالانا يعني لبا من دالكاني يعني لبا من داني بقرآن زور ما عندين لدوي كما انا بس بيبينن يعني لتزيك ما بي نما بي حتى اگر نما بي بس ما يتكدين ده ما نقول يتمان او امر اخويا ما بي اگر قردارك كلباتي قردي قرتي هم بعد بريم كاكا باريه بزانه سيدي سكان عن زور دجيري بباريه زور هالعان دجيري دريب اون دباريه بينا بريد وما ممنون لنقول والله أما أجا تلالي دبين أما تسمعن دوي والله تسمعن ناوي والله أجا أو ناني دخون بس إلا تلالي دبين أما أونده الآن دلنا مدالا كان دعاي بكنوا أجا دمر الله برسات تسمعن ناوي إلا باب تنديتوا ئەگەرچی ماوەی ساڵ و نیوێکە تەڵاڵی شوان و قەساب و جوتیار دیار نەماوە و بێسەر و سۆراغا بەڵام دە منداڵەکەی و خێزانەکەی و دایکی و خوشک و براکانی سەرجەمیان چاوەڕێی دیدارێکی تەڵاڵن تا لەم سەرگەردانی و نەهامەتیە ڕزگاریان ببێ.